لە دوای پرۆسەی داگیرکردنی عێراقەوە دەگوترا بەغدا پێویستی بەوەیە ئەزموونی بەڕێوەبردن و دیموکراسی لە هەولێرەوە بۆ هەناردە بکرێ. بەو پێی کورد دەیەک لەو پێش حکمی خۆبەڕێوەبردنی هەبووە، بەڵام دواتر دەرکەوت پارە دابەشکردن و دروستکردنی مارکێت و دەرکردنی یاسای کارپێنەکرا و پایی بەڕێوەبردن و دیموکراسی نین، وەک بەرپرسانی یەکێتی و پارتی لێی تێگەیشتون. دوای چەند ساڵێک لە دۆخی ناسەقامگیر و توند و تیژی، عێراق چەند ساڵێکە ڕۆژ لە دوای ڕۆژ ئەزموونی پێشکەوتوو لە کاری دامەزراوەیی و یاسا سەروەری و ڕۆڵی دامەزراوەکان و لێپێچینەوەی بەرپرسان نیشانی کوردستان دەدات بێ ئەوەی هەولێر بتوانێت پەڕۆیەک لەو ئەزموونەی بەغدا دابدڕێ. لە ڕابردوودا هێزە ناڕازی و ئۆپۆزیسیۆنەکانی هەرێم بەردەوام لە بەردەمتانەی لایەنگر و دەنگدەرانیان دابوون کە ڕۆڵیان تەنها لە دەرکردنی بەیاننامە و گوتاری تەلەڤیزیۆنی کۆبۆتەوە و لە واقعدا هیچیان پێناگۆڕێ. لە کاتێکدا و هێزانە لە هەرێمی کوردستان خاوەنی نزیکەی نیوەی کورسیەکانی پەرلەمانن، بەڵام ئەنگاوەکانیان بۆ ڕاستکردنەوەی هەڵە و پەڵە و نایاساییەکانی دەسەڵات شتێکی وای لێ سەوز نەبووە، بەبێ ئەوەی هیچ کەسێک پرسیاریەوە بکە لە هەرێم چ ژینگەیەک و لە بەغدا چ ژینگەیەکی دیکە بۆ کاری سیاسی و پەرلەمانی هەیە. هۆکار چییە؟ هەرە و هێزانە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کورسیەکانیان نیوەی کورسی پەرلەمانی کوردستانە، بەڵام لە پرسی چارەنووسازی هاوشێوەی ساختەکاری لە پرۆسی هەڵبژاردندا لەگەڵ هاوپەیمانەکانیان توانیان ڕۆڵی گەورە ببین و تەنانەت هەرکە گەورەکەشیان لە ئاستۆ گرت و بەرەو ڕاستکردنەوەی دۆخە خوارکراوەکە دەچن. ئەم پرسیارە کاتێک وەڵامەکەی زۆر بە ئاسانی دەدرێتەوە کە دەبینین دوای هەمواری سێمی یاسای هەڵبژاردننی پەرلەمان ڕاستەوخۆ ئەنجومەنی دادوەری بۆ جێبەجێکردنی یاساکە دەستی بەکاری خۆی کرد. پێشتری ئەنجومەنی وەزیران ڕاستپەردەکانی ئەو لیژنەی خۆی پەسەند کرد کە بۆ لێکۆڵینەوە لە پرۆسە گوماناویەکەی هەڵبژاردن دروستی کردبوو. لەلایەکی دیکەوە لایەنە ناڕازیەکان بە هاوپەیمانی حەشتی شعبیشەوە کە گروپێکی چەکداری دەیان هەزاریە سەرنجیان لەسەر یاساکە هەیە و پەنا دەستوری دەزانن، بۆیە پەنا بۆ دادگای دەستوری دەبەن و تانەی لێدەدەن. لە هەرێمی کوردستان هیچ دامەزراوەیە کاری خۆی ناکە، حکوومەت پەرلەمان دادەخات و بێ پاڵپشتی یاسایی وەزیر دەنێرێتەوە ماڵەوە، کوڕی سەرۆکی پێشووی حیزبێکە و بێەوەی هیچ پۆستێکی حکومی هەبێ کۆبوونەوە بە ئەفسەرانی پۆلیس دەکا. ئەنجومەنی شورا بەبێ پاساوی یاسایی و بەبێ ئەوەش دەسەڵاتی ئەو بێت ماوەی کارکردنی بەرزترین دەسەڵاتی ڕاپەڕاندن درێژ دەکاتەوە. لە هەمووشی گاڵتەجارتر ئەوەیە لە دۆسی یاساکەی ئەنجومەنی نوێنەرانیشدا بەیاننامە بە هێزەکانی پێشمەرگا دەردەکرێ. کەواتە ئێستا زانیتان بۆچی هێزە ناڕازیەکان لە بەغدا نەوعێکن و لە هەولێر نەوعێکی دیکە.